باڵەکایەتی ناوچەیەکی کوێستانیە و تا کۆتایی مانگی نیسان خەڵکی پێویستیان بە سۆپا و سوتەمەنی هەیە. ئەگەر سەیری چیاکان بکەین و دەوروپشتیە و ناوچەیە بکەین ئێستا بەفرێکی بە لێزمە دێتە خوارەوە سەرماسۆڵەشی زۆرە بۆیە ئێمەش بە ناچاری دەبی پێویستە داری زیاتر بینین لۆ ئەوەی درێژە بە ئەو سەرمایە بدەین و لە هەمان کاتدا ئەگەر سەیری باروگزەرانی خەڵکی بکەین ئەتوانین بڵێن ئەو ساڵ ئێمە 1 بەرمیل نەفتمان وەرگرتیا کەچی ئێمە زیاتر پێویستیمان لە 5 تا 6 بەرمیل نەفتە بەو ناوچەیە چونکە زستانی ئەم ناوچەیە درێژە دەچێشێت تاوەکو مانجی 5 و کۆتاییەکانی مانجی 4. باڵەکایەتی ناوچەیەکی دەوڵەمەندە بە هەبوونی دارستانی خۆڕسک و ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆرترین داربڕاوەتەوە بەهۆی دابەشنەکردنی سوتەمەنی. بەهۆی دابەزینی پلەکانی گەرما و بارینی بەفرێکی زۆر و یاخود بڵێن درێژبوونەوەی وەرزستان لەو دەڤەرەدا بۆیتە ئەوەی کەوا کۆمەڵی خەڵک هەڵمەتێکی داربڕین دەست پێ بکات و پەنا بە داربڕین ببات و جارێکتر ئەو پاوان و ئەو دارانە ئەتوانین بڵێم کەونە بەر لێشاوی لە ناوبردنیا. ئەمە پێشتریش لەگەڵ قایمقامی قەزای چۆمان ئەومان باس کردێکەوە لەو دەڤەرە بە هیچ شێوەیەک هیچ ماڵێک بە بەرمیلێک و دوون مەبریل ناتوانێت ئیدارەدانی وەرزستانی بکات و دیسان داوا ئەکەینەوە ئەگەر بۆ ئەو ساڵیش درەنگ بێ بۆ ساڵانی داهاتوو بخەوتانی ئەو بکەنکەوە پلانی ئەویان هەبێ زیاتر لە بەرمیلێک و 2 بەرمیل بۆ هاوڵاتیان دابین بکەن. بەپێی ئامارێک لە باڵەکایەتی نزیکەی 500 کیلۆمەتر دووجا دارستانی خۆڕسک هەیە. بەر لە بڕینەوەی ئەم دارە دەیتوانی ئۆکسزین بۆ 50 کەس لە سەرگۆی زەوی دابین بکات. بەڵام دوای بڕینەوەی تەنها دەتوانێت خێزانێک گەرم بکاتەوە بۆ ماوەی 1 کاتژمێر. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.